بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی دۆخی سوودان بەڕێز فەتح ڕەحمان محێدین فەرماندەی پێشووی هێزە دەریایەکانی سوودان لە خەرتووم و لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵماندا. بەڕێز فەتح ڕەحمان سڵاوتان لەبێتم، کاتتان باش. هۆکاری ئەم دۆخەی ئێستای سوودان دەتوانین بڵێ مێژووەکەیەتی کە ژمارەی هێزگار زۆر کودەتا تیایدا ڕوویداوە، یاخود دۆخی ئێستای سوودان دەسوەردانی دەرەکی هۆکارەکەیەتی؟ بەڵێ بەڵێ گوێبیستیەوەی ئەگەر بە کورتی پرسیارەکە دووبارە بکەیەوە. بەڵێ پرسیارەکەم ئەوە بوو، دۆخی ئێستای سوودان پەیوەندی بە مێژووەکەی و کودەتاکانی ڕابردوو هەیە یاخود دۆخی ئێستای سوودان هۆکارەکەی دەسوەردانی دەرەکیە؟ سڵاو ڕێز بۆ ئێوە و بۆ بینرانی بەڕێزی کەناڵەکەتان، هەروها بۆ تەواوی گەلانی عێراق. ئەوەی کە لە سوودان ڕوودەدات ئەوەی کە ئێستا ڕوودەدات یەکەم جارە لە مێژووی سوودان ڕوودەدات، لەوەتەی سربەخۆیی ڕوویداوە، سربەخۆیی ڕاگەندراوە. هێزی پاڵپشتی خێرا دەبوو هێزێکی پاڵپشت بێ بۆ سوپا لە دەسەی لە ڕابردوودا، بەڵام دەبینیان بەو شێوەیە مامەڵە نەکراوە وەکو پاڵپشتی چەکدارەکانی سوودان بێت. بەڵام لە ماوەی ڕابردوودا بینیمان هێزەکانی پاڵپشتی خێرا دۆخەکەی قۆستۆتەوە. ئەم دۆخەی کە لە سوودانی هەیە قۆستۆتەوە. ئەم هێزانە پاڵپشتی خۆیان زیاتر بۆ دامی کرد و ویستیانە ببنە سوپایەکی دیکە لە سوودان، واتە سوپایەکی دیکە دروست بکەن. ئەمە ناکرێت و نابێت وەکو گوتمان پاڵپشتی هێزەکانی پاڵپشتی خێرا و ویستیانە بە شێوازێکی جا مامەڵە بکەن. لە کاتێکدا ئەوان هێزێکی پاڵپشتین ناوەکەی لە خۆیانە ویستیانە کۆنتڕۆڵی سوپای سوودان بکەن، لە جاتی ئەوەی ببنە هێزێکی پاڵپشت ئێستا بوونەتە سوپایەکی ڕەدیف هاوتەریب لەگەڵ سوپای سووداندا. ئەمە هۆکاری کێشەکانەیە لە کاتێکدا سوپای سوودان سەرچاوەی ئاسایشی وڵاتەکەمانە. ئەگەر هاتوو هێزە چەکدارەکان سوپای سوودان نەما، ئەو کاتە سوودان وەکو وڵات هەڵدەوەشێتەوە. بۆیە ئەوەی کە دەبینی ئێستا هۆکارەکەی ئەوەیە کە هێزەکانی پاڵپشتی خێرا دەیانەوێت دۆخەکە بقۆزنەوە. دۆخەکە زۆر مەترسیدارەوە، هەڕەشە لە ئاسایشی سوودان دەکات، زیانیان بە دۆخی وڵات گەیاندووە، تۆندڕەویان کردووە دژۆ تاقڕەویان کردووە دژی وڵاتە. لە 15 نیساندا بینیمان یەکەم گولەیان تەقاند. سوپای سوودان دەبوو ڕوبڕووی ئەم تۆندڕەوانە ئەم یاخیبوانە ببێتەوە، چونکە هیچ چارەیەکی نەبوو بۆ ئەوەی کەوا پارێزگاری لە وڵات و سربەخۆیی و ئاسایشی نیشتیمانی سوودان بکاتە. ئەمەیە هۆکارەکە، ئەمە هۆکارێ ئەم تەنگژەی کە ئێستا لە وڵاتەکەمان هۆکارەکەی لە بنەڕەتدا سیاسیە. بەڵێ پێتان وایە گەر دۆخ بەم شێوەیە بەردەوام بێت دەتوانین بڵین دۆخی سوودان هاو شێوەی لیبیا و سووریای لێدێ؟ نەخێر پێمانوان نییە کە دۆخەکە جیاوازە. سەرەتا یەکەم لە تەواوی ناوچەکاندا، لە تەواوی ناوچەیەک لە یەمەن بێت، لە سووریا بێت، دۆخەکە جیاواز بێت، لە سووریا بێت. ئەوانەی کە یاخی دەبن دژی دەوڵات گەلیان لە پشتە، بەڵام لە سووداندا ئەمانە گەل پاڵپشتی ئەمانە ناکات. ئەمانە لە دەوڵەت و لە سوپای سوودان یاخی بووینە، گەل جەماوەر پشتیوانی ئەمانە ناکات، بەڵکو بەپێچەوانەی تەواوە پشتیوانی سوپا دەکات. بۆیە ئەمانە هیچ دەرفەتێکی ئەوان نییە کەوا جوڵە بکەن و لە هەمان کاتدا بتوانن کەوا کاریگەری هەبن و ببن بە سوپایەکی دیکە لە وڵاتەکەماندا. ناتوانن بەم شێوە مامەڵکە. پێمان وایە کەوا ئەم تەنگژەی ئێستای وڵاتەکەمان لە کۆتاییکی زۆر نزیکدا کۆتایی دێت و کۆتایی بەم یاخی بوونە دێنێت و ڕوون دەبێتەوە بۆ هەمووانش لە هەمان کاتدا. دەستوەردانێکی دەرەکیش لەم بابەتەدا کاریگەری دەبێت بە تەماحکاری سامان و داهاتەکانی سوودان چاویان تێبڕیوە، چونکە وڵاتەکەمان وڵاتێکی دەوڵەمەندە، شەرزەوی و ژێرزەویەکەی زۆر دەوڵەمەندە. بۆیە دەبینین وڵاتان ڕەنگە چاوی تێ ببڕن، تەماحکاری تێ بکەن. ئەمە شۆکارێکی دیکەیە. بۆیە دەبینین هێزەکانی پاڵپشتی خێرا ڕەنگە ئەم هۆکارەش هەبێت، کاریگەری هەبێت، ئەوەی کەوا دەست تێکەڵکردنێکە بێت لەلایەن سوپای پاڵپشتی خێرا لەگەڵ هێزە بیانیەکان. بۆیە ئەوەی کە ئێستا ڕوودەدات ئەبێ بزانین ئەو لایەنە هەرێمیانە چێن کە دەستوەردانیان کردووە لەم بابەتەدا. ئەو کاتە دێت کەوا تەواوی وردەکاریەکان ئاشکرا
دەکرێت بەڵام ئێستا دۆخەکە لەلایەن سوپای سوودانەوە بەشێشی تەواو و لەژێر کۆنتترۆلدایە هەر هەژدە ویلایەتی وڵاتەکەمان کۆنتترۆلە ئێستا لە حەفدە ویلایەت بەڕێژەی 100% کۆنتترۆل کراوە ویلایەتی خەرتوم کە گەورەترین ویلایەتە ئەویش بە هەمان شێوە دەتوانین بڵێن ئێستا دۆخەکە ناتوانێت بڵێن 100% کۆنتترۆل کراوە بەڵام لە ویلایەتەکانی دیکە هەمووی کۆنتترۆل کراوە سوپای سوودان بەرەنگاری هێزەکانی پاڵپشتی خێرا دەبێتەوە ڕوبەرێکی زۆری کۆنتترۆل کردووە لە هەموو ویلایەتەکاندا لەژێر سوپای سووداندا ئەوەی کەماوەتەوە چەند شوێنێکن ناوچەیەکن کەەوە بە ڕێژەی 16 کە یاخیبەکان لە نێوگەڕەکەکاندا شە دەکەن و لە ناوچە نیشتە جێبۆکان بۆیە سوپای سوودان بەو شێوازە مامەڵە ناکات بۆ ئەوەی کەوا پارێزگاری لە ژیانی هاوڵاتیانی مەدەنی و شوێنە خزمەت گوزاریەکان بکات بۆ ئەوەی کەوا زیانێکی زۆری پێ نەکات ئەمەش بەهۆی چی بۆی ئەوەی کەوا بۆ ئەوەی کەوا زیانێکی زیاتر بە ناوچەکان نەگەیندێت بەڵام لە هەمان کاتدا دووپاتی دەکەینەوە هێزە چەکدارەکان دەتوانێت کۆتایی بەم یاخیبوونە بهێنێت لە ماوەیەکی زۆر کورتە کاری لە پێشینە بۆ چییە بۆ ئەوەیەکەوە ئێمە ڕێگری لەوە بکەینکەوە لە دەرەوە چەک بۆ ئەمانە نێت ئێستا هێزەکانی هێزە چەکدارەکان کار بۆ ئەوە دەکاتکەوە هیچ کۆمەکێکی سەربازی بۆ ئەم هێزەکانی دەقلۆ نهێت لە دەرەوەی سنوورەکانەوەێت بۆ ئەوەی جارێکی دیکە ئاژیانێکی ئاسایی بگەڕێتەوە وڵاتەکەمان و کۆتایی بەم یاخی بوونەوە بێت بەڵێ سوودان توانیوێتی بە شێوەیەک سنوورەکانی کۆنتترۆل بکات کە چەک و پێداویستی سەربازی نەگاتە دەست ئەو هێزانی دیکە بەڵێ بێگومان بدنەوە سوودان مێژوێکی زۆر گرنگی هەیە بۆ پاراستنی سنوورەکانی خۆی و هەروەها بۆ شەڕی یاخیبووەکان ئێمە دڵنیای دەکەینەوە دراوسەکانمان دڵنیا دەکەینەوەکەوە نابێت بەرژەوەندیان لەم بابەتەدا هەبێت و ناشکرێتکەوە ئەوان دەسوەردان لەم بابەتە چونکە ئەم هێزەیە توانای سوپای سوودانی نییە ئەو ناوچانی کە تێدا هەن خەڵکەکەیان ڕاگواستووە اینجا شەری تێدا دەکەن بۆیە ئێمە سوپای سوودان و هێزە چەکدارەکانی وڵاتەکەمان هێزێکی تەواون لە هەمان کادا فڕۆکە جەنگیەکان لە ڕێگەی تۆپخانەکانەوە دەتوانن کارێک بکەنکەوە بە هەموو شوێنەکان پارێزراوکەن لە ڕێگەی هەموو ئەمە بۆ چییە بۆ پاراستنی سنوورەکانە بۆ ئەوەی هیچ کۆمەکێکی سەربازی نێت پێماشمانیەکەوە ئەمانە هیچ پاڵپەشێکی دەرەچیان هەبێت و ڕێگری بکەێت چکە ئەم تەمەڕوودا ئەم یاخیبوونە لە کاتێکی نزیکدا کۆتایی پێدێنێت چکە لە ڕابردوودا چەندین لە ناوچە سنووریەکان چەندین کۆمەکی سەربازی لە نێو بدراون بە شێوەیەکی 100% هیچ شتێکیان نەماوە هیچیان بۆ دەرباز نەبووە. بەڵێ بەڕێز فەتح ڕەحمان مەحەدین فەرماندەی پێشووی هێزە دەرەویەکانی سوودان لە خەرتووم و لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵماندا بوو. سوپاس بۆ بەشداریتان.